سەرۆک جۆ بایدن لوتکەی ئەمساڵی وڵاتانی دوورگەی زەریای هێمن بە داوای لێبوردن و دانپێدانانێک دەستی پێکرد. سەرەتا مەخابنی خۆی دەربڕی بۆ هەڵوەشاندنەوەی سەردانێکی بۆ پاپوای نیوگینیا لە مانگی 5دا لە سەروبەندی ڕەوشی سیاسی ناوخۆدا و دواتر ستایشی دانپێدانانی دیپلۆماسی ئەمریکایی بە دوورگەکانی کوک و وڵاتانی دوورگەی بچووکی نیوەیی کرد. ئێمە گوێمان لە هۆشدارەکانتان دەبێت سەبارەت بە بەرزبوونەوەی ئاستی دەریا ئەوانەی مەترسی لەسەر وڵاتەکانتان دروست دەکەن گوێبیستی بانگەوازەکانتان دەبین بۆ دڵنیابوون لەوەی کە هەرگیز دەوڵەت بوونتان یان ئەندامەتیتان لە نەتەوەگرتوەکان لە ئەنجامی قەیرانی کەشوهەوا لەدەست نادەن. ئەم هەژدە دەوڵەتە ئەندامە بۆ چەندان سەدا گۆڕەپانی شەڕی داگیرکاری کۆلۆنیالیزم بوون. بۆ نمونە دوورگەکانی کوک کە بە ناوی کاپتن جەیمس کوکی بەریتانی سەرکێشەوە ناونراوە، ئەوەی لە کۆتایی سەدەی هەژدەدا بە توندوتیژی زەویەکانی دانیشتوانە ڕەسەنەکانی لە پێناو تاجەکە لە سەرانسەری پانتایی بەرفراوانی زەریای هێمن هەر لە ئوسترالیاوە هەتا دەگاتە کەنەدای داگیر کرد. ئێمە لێرەوە کۆڕبەندی دوورگەکانی زەریای ئارام و وەک ئەمریکا دەرفەتێکمان هەیە بۆ پەرەپێدان بە هاوبەشیەکانمان لە پێناو خۆشگەزەرانی. بەڵام یەک ناو هەیە کە هیچ کام لە سەرکردەکان لە سەرنجە گشتیەکانیاندا باسییان لێوە نەکرد. شیکاران دەڵێن هەڵکشانی خواستەکانی چین وەک ڕێکەوتنی ئاسایش لەگەڵ دوورگەکانی سلێمان کە سەرکردەکەی لە لووتکەی واشنگتن ئامادە نەبوو. ئەمریکایەکێک بۆ لە وڵاتانی جیهان کە هاوکاری نەکردووە لە ڕوانی ناپرسی دابینکردنی دارایی بۆ گونجاندن لەگەڵ کەشوهەوادا. ئەگەر تۆ دوورگەیەکت بێت لە زەریای هێمندا و سەرسەودا لەگەڵ بەرزبوونەوەی خێرایی ئاستەکانی دەریا و هەڵکشانی زەریاکان و زیادبوونی چەند جارەی زریانە گەورەکان دەکەیت. گونجان لەگەڵ کەشوهەوا کە مەسەلەیەکە بوونی هەیە. جا ئەوە هێڵی پێشەوەی ڕاستەقینەی گفتوگۆی نێوان دوورگەکانی زەریای هێمن و ڕۆژئاوایە بە تایبەتی ئەمریکا. بەڵام ئەوانەی سەیری ئەو فراوانەی زەریا دەکەن دەڵێن شتێک هەیە کە سەرکردەی دەوڵەمەندترین وڵاتی جیهان ناتوانێت بەڵێنی پێ بدات، ئەویش پارەیە. ئەمریکا ساڵی ڕابردوو لەم یەکەم لووتکەی دوورگەکانی زەریای هێمندا بەڵێنێکی زۆریدا بیرۆکە و پێشنیاری زۆر بەجێ. ئاڵنگارێک گەورەکە ئەوەیە کاتێک ڕەوانەی کۆنگرس کرا شتەکان گیران خوارد. پێم وایە ئەوە پرسەکەیە کە هەموو جۆرەکانی پابند بوون ئەوەی کۆشکی سپی لەمەدا یان لە هەر شتێکی تردا دەیخاتە ڕوو کە ڕوبەڕووی دەبێتەوە. دڵنیابوونە لەوەی کۆنگرس پەسەندی دەکات. پێدەچێت ئەم سەرکردانە دەرفەتی ئەوەیان هەبێت کە لە نێو خۆیاندا گفتوگۆی لەسەر بکەن کاتێک لە مانگی 11دا جارێکی دیکە بە بێ بایدن لە دوورگەکانی کوک کۆ دەبنەوە. بۆ ئانیتا پاوڵ، سمکۆ عەزیز، دەنگی ئەمریکا.